جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان. کاکێ من پێش ناوبڕەکە باسم لەوە دەکرد کە زۆر جار بەوە تاوانبارتان دەکەن هەر ئەم هۆکارانەیە کە ناتانەوێت دەستور بگەڕێتەوە، ناتانوێت ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بگەڕێتەوە پەرلەمان، وای کردووە کە لایەنی ئۆپۆزیسیۆن بەوە تاوانبارتان بکە کە ناتانەوێت ماڵی کورد ڕێک بخات. جارە لە ئێمە قیاس ئەوە نییە کە ئۆپۆزیسیۆن شتێکی وت ئەگەر ئێمە لەگەڵ ئەو ڕایە نەبینی تر بەو مانایە دێم کەمە تەوافقی نیشتیمانی نییە. چۆن بە هەمان شێوەش ئێمەژەوە ناکەینە قیاس کە ئەگەر ئێمە ئێمە شتێکمان وت ئەگەر ئەو ڕێیە ئێمە نەچێتە سەری ترەما بەمانایە کە تەوافقی نیشتیمانی نییە. ئێمە ئەڵین لە کوردستان پرۆسەیەکی سیاسی دیاریکراومان هەیە کە لە چوارچێوەیەکی دیموکراسیان پرۆسە سیاسی هاتووتە ئارا و ئەبێ ئەوەی کە پێوترێ قەواعدی لعبەی دیموکراسی لە کوردستانە ڕێزی لێ بگیرێ. لە کوردستان خەڵکی کوردستان متمانەی بە دوو لایەنی سەرەکی یاوە لەناو چوارچێوەی پەرلەمانی کوردستانە ئێمە پرۆسەیەمان هەیە بێ ڕێز لەم پرۆسەیە بگیرێ. ئێمە دیسان ئەڵینەوە کۆمەڵێک بابەت هەن کە بابەتی زۆر گرنگن بۆ خەڵکی کوردستان، ڕاستە پێویستمان بەوە هەیە کە بێ هاودەنگی هەبێ، بەڵام دیسانیش ئەڵینەوە کۆمەڵێک بابەتیشان بە کۆمەڵێک پێوەری یاسایی خۆیانە تێپەریون دەرچوون، ئێستا ماونەتەوە لەسەر خەڵکی کوردستان بڕیاری لەسەر بە. بەڵێ ئۆپۆزیسیۆن چەند پاکێجێکی پێشکەش کرد بە هەردوو پارتی فەرمانڕەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان. ئەو پاکێجانە بۆچی کاری لەسەر نەکرا؟ بۆچی دواتر کۆبوونەوەکان لەگەڵ ئۆپۆزیسیۆنان نەکرا؟ ئۆپۆزیسیۆن ئەڵێت تاکو و چاکسازی لە هەرێمی کوردستانە نەکرێت، کەواتە هیچ کاتێک دانوستان نابێت. ئێمە پێمان وایە دیسانەڵینەوە مەسەلەی ئۆپۆزیسیۆن ئێمە ئامادەمی و گفتوگۆ لەگەڵیان، ئێمە داوای کۆبوونەوەی پێنج قۆڵیەکانمان کرد، کۆبوونەوەکانیش دوو کۆبوونەوەشیان لەگەڵ کرا، ئەوان پاکێجی خۆیان هێنا، ئێمەش پاکێجی خۆمان ئامادە کرده بوو. پرۆژەی گەورەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان درایە ئەوان، بەڵام ئەو منتیقەی کە ئۆپۆزیسیۆن ئیشی لەسەرکرد منتیقێکە کە لە زانستی سیاسی پێڵەن زیرۆ سەم گەیم، یعنی لعبەیەکی سیاسی بوو کە کردیان پاکیجەکانی خۆیان تەقدیم کەن بە ئێمە بڵێن ئەم پاکیجانە تەقدیم کەن بەبێ ئەوەی بەشداربین لەگەڵتان لە جێبەجێکردنی ئەم پاکیجانە. ئێمە پێمان وتن ئەو پاکیجانەی ئێوە هەتانن لەگەڵ ئەم پرۆژانەی کە پارتی و یەکێتی ئامادەیان کردو، لەگەڵ ئەو پرۆژە چاکسازی کە جەنابی سەرۆک بارزانی ئامادەی کردو ئەعلانی کردووە، هەرسێکی لەگەڵ پرۆژەی چاکسازی لایەنەکانی تریش ئاکەینە پرۆژەیەکی چاکسازی نیشتیمانی حکوومەتێک دروستەکەن، حکوومەتی یەکێتی نیشتیمانی هەموو لایەنەکان بێ داوایان لێکرا بەشدار من لە حکوومەت بۆی بەشدار من لە جێبەجێکردنی ئەو پاکیجانە ئەو پرۆژە چاکسازیانەی کە ئەوان تەبەنیان کردبوو لە کاتی ئاڵوگۆڕکردنی سەرۆکایەتی حکوومەت کاک نێچیروان داوای لێکردن کە بەشدار من لە حکوومەت، بەڵام لایەنێک کە پرۆژەیەک تەقدیم کە بەبێ ئەوەی تەحملی مەسئولیەتی جێبەجێکردنەکەی کا، پێم وایە حەقەکە لای ئێمە پارتی و یەکێتیە کە پێیان بڵێن نیەتی برایانی ئۆپۆزیسیۆن نیەتی ئەسڵی بۆ چاکسازی لە کوردستان نەبوو، هێندەی ئەوەی کە ویستویان بوو شارێکی سیاسی لەسەر پارتی و یەکێتی دروستکەن. کاکێ من یعنی بەس لەوە دەکرێت کە ئێوە بتانویستە هیچ نلانی کەم حوسنە نییە پیشان بن بەرامبەر ئۆپۆزیسیۆن، یەک دوو خاڵی ئەو خاڵانت ئەو پاکیجانەتان جێبەجێ بکردایە. ئێمە کردومانە ئەگەر تۆ سەیری ئێستای بەرنامەی سیاسی کابینی ئێستای حوتەم بکەی، بەشێکی زۆری ئەو بابەتانی کە برایانی ئۆپۆزیسیۆن لە پاکیجەکانی خۆیان باسییان کردو لەناو بەرنامەجی سیاسیەکە هەن و ئۆپۆزیسیۆن خۆشیان دانیان بەوە ناوەکە لە بەرنامەجی سیاسی حکوومەتان بابەتان هەن، بەڵام ئەم پرسیارە لە ئۆپۆزیسیۆن نەکرێەوە، حەق ڕایگەشتی لیان بپرسێ کە تۆ پاکێجێک تەقدیمەکەی بۆ تەحملی مەسئولیەتی جێبەجێکردنیشی ناکەی. ئەگەر بینە سەر باسی پەیوەندیە ئەقلیمیەکانی پارتی دیموکراتی کوردستان کە لە تورکیاوە دەست پێ بکەین، زۆر جار پارتی دیموکراتی کوردستان بەوە تاوانبارەکرێت کە پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا هەندێک لە چاودێران زۆر جار لایەنەکانی ئۆپۆزیسیۆن باس لەوە دەکەن کە ئێوە نزیکیتان لە تورکیاوە کاریگەری سەلبی هەبووە بۆ سەر پەیوەندیەکانی کورد بە شێوەیەکی گشتی. ئەگەر ئیجازەم تۆزێک بە ورتە جوابی ئەم پرسیارە دەیەمەوە. جارە پێش هەموو شتێ پارتی دیموکراتی کوردستان تێڕوانینی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ سیاسەتی دەرەوە ئەوەیە کە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش بێ، لەسەر بنەمای هاوسەنگی بێ، لەسەر بنەوەی دەستێوەرنەدان بێ لە کاروباری ناوخۆی یەکتری. ئەمە ئەو سێ پرەنسیپە سەرەکیان کە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ سیاسەتی دەرەوە ئەیگرینە بەر. ئێمە کاڵین بەرژەوەندی هاوبەش مەبەستمان بەرژەوەندی تەنها پارتی دیموکراتی کوردستانی بەرژەوەندی هاوبەشی خەڵکی کوردستان لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەندیان لەگەڵا دروستەکرێ، پاراستنی ئاسایش و سەقامگیری خەڵکی کوردستان، پێشکەوتنی واری ئابووری، پێشکەوتنی سەقامگیری سیاسی و زیاترکردنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستانە کە ئەڵین هاوسەنگ ئێمە نامانەوێت لەسەر ئەساسی تابع و مەتبوع سیاسەتی خۆمان یا پەیوەندی دیبلۆماسی خۆمان لەگەڵ هیچ لایەنێکی تری یان ئیقلیمی یان و دەوڵەتیان دروست بکەین، کاڵین نابێت دەستێوەردان لە کاروباری ناوخۆی یەکتریا بکەین بە معنای کەلیمە نامانەوێ ئەمانەوێت بڕیاری سیاسی خەڵکی کوردستان لە هەولێرەوە بدرێت، کاڵین لە هەولێر یان وەکو پایتەختی خەڵکی کوردستان بێ، نەک بڕیاری سیاسی خەڵکی کوردستان لە ئەنقەرە یان لە تاران یا لە بەغدا یا لە واشنگتن یا لە لەندەن یا لە شوێنەکانی ترەوە بێ. ئەمانە ئەو سێ پرەنسیپەن کە پارتی دیموکراتی کوردستان پێمان وایە ئەبێ وەکاریشمان لەسەر کردو و پابەندی پێشەوەی کە بێ لە سیاسەتی دەرەوە ئێمە ڕەنگ باتەوە. ئێمە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران یا لەگەڵ هەر لایەنێکی تر
پێوەرەکەی بەرژەوەندی خەڵکی کوردستانە پێوەرەکەی ئێستا و ئایندەی ئەم پەیوەندیانە ئێمە ئەمانەوێت لەگەڵ تورکیا لەگەڵ هەر لایەنێکی تر پەیوەندیەکی سیاسی پێشکەوتو پەیوەندیەکی ئابووری پێشکەوتو لەسەر حسابی بەرژەوەندی هاوبەش هاوسەنگی دەستێوەرەدان لە کاروباری ناوخۆی یەکتری بێ کاتێک پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی ئەو کاتانەی کە تورکیا 100,000 جوندی خۆی ئەهێنایە سەر حدودەکان و هەڕەشەی داگیرکردنی خەڵکی کوردستان کرد ئەو کات کە سەرۆک بارزانی ڕایگەیان ئەگەر تورکیا دەست بەردماتە کاروباری کەرکک و ناوچەکانی تر ئێمەش دەستەهێت وەردەدێنە دیاربەکر و ناوچەکانی تر ئەو کاتەش هەرم لایەنانەی کە جەناب دیشارەت پێیان پێڵن پارتی لە تورکیا نزیکە ئێستا ئەوان ئێمەیان تۆمەتبارە کردەوەی کە ئێمە مجازەفە بە قەزەی کوردی ئەەکەین و ئەمانەوێ مواقفی شخصیان مواقفی قومی خۆمان بەرامبەر بە تورکیا نابێ بۆ شێوازە تون بکە هەمانن ئەو کاتانەی کە سەرۆک بارزانی ڕایگەیانت نابێت سوپای تورکیا لەگەڵ سوپای هاوپەیمانان داخلی عێراق بێ و بە ئاشکرامە بە ئەمریکەکان وتر هەرو کاتانە ئەو لایەنانە کە ئێستا بوونەتەوە ئۆپۆزیسیۆن بوری کاکێمن هەر پارتی دیموکراتی کوردستانە ڕێگای بە سوپای تورکیاوە لە ناو خاکی هەرێمی کوردستان نابێ چەند مەعسکەرێکی هەیە لە حدودی پارتی دیموکراتی کوردستان ئەمەش یەکێکی ترە لەو بابەتانە ئەمە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرلەمانی کوردستانەوە هەیە پارتی دیموکراتی کوردستان بڕیار یەکلایەنی نایەوە خۆتەزانی باگراوندێک و کۆنتستێک هەیە سیاقێکەیە کە بەشێک لەو یەکانی سوپای تورکیا هاتوونەتە ناوچەکانی لای منطقەی بادینان خۆتەزانی بۆ ساڵان بۆ ساڵی 92 گەڕێتەوە کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵەیان لەگەڵا کراوە مەسەلەیەک نییە تەنها پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە بێ ئێمە شانازی بەوەکەین کە سیاسەتێکی سربەخۆمان هەیە و هی بە هیچ شێوەیەکیش نابینە بەشێک نە لە سیاسەتی تورکیا نە لە سیاسەتی ئێران نە لە سیاسەتی ئەمریکا ئێمە تەنها بەشێکی گەورەی سیاسەتی خەڵکی کوردستانە بین و بەشێک ڕەنگە لەو باجەی کە پارتی دیموکراتی کوردستانیش لە ڕووی سیاسیەوە یەکەوە لەوەی پارتی دیموکراتی کوردستان نابێتە دەستکەلای هیچ یەکێک لەو هێزە ئیقلیمیانەی کە هەیە و ئەمەش بە سەربەرزانەڵی و پارتی دیموکراتی کوردستان باجی ئەمەشیە بەڵام پێمان وایە سیاسەتی ڕاست و دروست ئەمەیە کە ئیرادەی خەڵکی کوردستان ئیرادێکی سربەخۆ بێ کە دۆستایەتی خەڵکی کوردستان لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ لایەنەکانی تر لەسەر حسابی لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەشی خەڵکی کوردستان ئەو لایەنانە بێ چونکە ئێمە نامانەوێت ئێمە هەمیشەمانەوێت دۆستایەتی لەگەڵ ئەم وڵاتانە بکەین نامانێت دوژمناتی یەکێک لە وڵاتانە بکەین چونکە پێمان وایە پەیوەندی مێژووی نێوان گەلانی ناوچەکە بێ پەیوەندیەکی پۆزتیڤ بێ و بکار بۆ پۆزتیڤترکردنی ئەم پەیوەندیانە بکەین بۆیە دووپاتەکەمەوە کە ئەو قسانەی کە ئەوترێ لەم بارەیەوە قسەیەکەن تەنها بۆ مامەڵەیەکی سیاسی و مزایدەیەکی سیاسی لەسەر پارتی دیموکراتی کوردستان نەکرێت جینا ئەو کاتانەی پارتی هەڵوێستی ڕوون و ئاشکرای بەرامبەر بە تورکیا و بەرامبەر بە ئێران و بەرامبەر بە لایەنەکانی تریشە بوون ئەوانە کە ئێستا و ڕەخنانەگرن ئێمە ئەزانین ئەو کاتانە خۆیان چ پێگەیەکی لاوازیان هەبوو ئەگەر باس لە سەردانەکانی ئەم دوایی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نەجیڤان بەرزانی بکەین بۆ ئێران و تورکیا ئەکەمی ئەم سەردانانە چی بوو چ ئامانجێکی هەبوو یانی کە چۆ ئێران و دواتریش تورکیا مەسەلەیەکی ئاساییە چکە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ ئێران زیکە 300 تا 400 کیلومتر حدودمانێ لەگەڵ تورکیا بە هەمان شێوە ئێمە پەیوەندیکی مێژوویمان وچۆک و خەڵکی کوردستان لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانی شەیە بۆیە سەردانەکانی سەرۆکی حکوومەت جەنابی سەرۆکی حکوومەت یا سەردانەکانی تری پەیوەندی دۆستان و یا دیپلۆماسیانەی ئێمە لە ڕووی ئابووریەوە بێ لە ڕووی کەلتوریە بێ لە ڕووی سیاسیەوە بێ بۆ ئاڵوگۆڕکردنی بیرروڕابێ بۆ ڕەوانتنەوەی بەشێک لەو ناتێگەیشتانە بێ کە لە بەرامبەر یەکتریە هەمان بۆ زانینی هەڵوێستی فەرمی یەکتری لەسەر کۆی ئەو بەرەپەسەندانەی کە لە عێراق و سووریا و ناوچەکانی ترا هەن ئەم جۆرە سەردانان سەردانی ئاساین بۆ پێشمان وایە بێ ئەو سەردانان کە بۆ ئێران کرا دەستکەوتی گەورەی هەبووە بەڵێ سەردانەکەی ئێران وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستانیشی لەگەڵ بوو ئایا لەو سەردانەدا هیچ بەڵێنێک بە ئێرانیەکان دراوە کە پشتگیری سیاسەتی ئێران بکرێت لە ناوچەکەدا دیسانەڵێن ئێمە سیاست کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی مێژوویەوە پشتیوانی خەڵکی کوردستان بۆ ئێمە هەریوسەکانی کۆماری ئیسلامی ئێران لە کاتی پشتیوانیکردن بۆ خەڵکی کوردستان هیچ وەختێک لەبیر ناکەین ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دیسان ئەڵێم ئەساسی ترین خاڵ لە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ لایەنەکانی تر لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەش هاوسەنگی لە پەیوەندی سیاسی و دەستێوەرنەدانە لە کاروباری یەکتری بۆیە ئاساییە کە پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆی لەگەڵ ئێران لەگەڵ لایەنەکانی تریش هەبێ لەسەر زۆر بابەت گفتوگۆ کراوە ئەکرێ گفتوگۆی زیاتریش بکرێت چونکە دەرگای گفتوگۆ نابێ هیچ وەختێکدا بخرێ و ئەگەر ناتێگەیشتێکیش پێمان وایە بە ئەنجامی و کۆبوونەوەانە باش بە نەتایجی باش گەشتوین ئەکرێ هەندێک برد لەسەر گفتوگۆیانە وەکو باسم کرد بۆ نمونە باس لە مەسەلەی ڕوخانی بەشار ئەسەد کراوە کە کورد نەبێتە بەشێک باس لە پەیوەندیەکانی کوردوشی ئەکراوە لەو کۆبوونەوەیە کەس ناتوانێت نکولی لۆ بکە کە ئێران یەکێکە لەو زلهێزانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاریگەرێکی گەورەی لەسەر پرۆسی سیاسی عێراق و سووریا و هەندێک لە شوێنەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەیە ئەوە مەسەلەیەکە مەسەلەیەکی واقع و بەرچاوڕوونە بۆیە مامەڵەکردن و گفتوگۆکردن لەگەڵ ئێران لەسەر ئەو مەلەفانەش مەسەلەیەکی ئاساییە چونکە ئێران پێی وایە کە ئەمانش پەیوەندی بە ئەمنی قەومی ئێرانیەوە هەیە
ئێمە لەسەر مەسەلەی ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد یان ئەو گۆڕانکاریان لە سووریا دێن سیاسەتی ڕوونی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە ئێمە هیچ سیغەیەکی سیاسی معین فەرز ناکەین لەسەر کوردەکانی سووریا کە بڕیاری لەسەر بن. ئێمە و ئێرانیش ئەوەی کە لە کۆبوونەوەکانیش باس کراوە بەپێی ئەو زانیارانی کە من هەمە گفتوگۆ لەسەر هەردوومان هاوڕین لەسەر ئەوەی کە ئەبێ بڕیاری چارەنووساس بۆ گۆڕانکاری لە سووریا خەڵکی سووریا بیات. ئێمە لەسەر لەگەڵ ئەمە هاوکۆکی لەگەڵ ئێرانەکان وەرگە زۆر لایانی تریش کە پێمان وایە ئەگەر ڕێگە چارێک لە دەرەوەی ئیرادی خەڵکی سووریا بسەپێنرێتە سەر سووریەکان ئایندەیەکی باشی لە ناوچەکان نابێ. بەڵام لە هەموو گۆڕانکاریانە مووقفی سیاسی ئێمە ڕۆن و ئاشکرا بەوەی کە ئێمە ئەوەی بۆ ئێمە گرنگە یەک دۆخی دیموکراسی لە سووریا دوو مەسەلەی کورد لە سووریا چ دەستکەوتێکی سیاسی بۆ خەڵکی کوردستانە بێ ئەو مافانەی کە خەڵکی کوردستان حەقی خۆیانە لە سووریا هەیان بێ وەکو هاوڵاتیکی ئاسایی لە ناو سووریا یان ئەو سیستەمە سیاسی کە لە سووریا تەحکوم بە ئێستا و ئایندەی مەسەلەی کورد لە سووریا کات چۆنە بێ ئەمانە بۆ ئێمە پێوەرن. ئێران بە ئاشکرا بە پارتی دیموکراتی کوردستانی ڕاگەیاندووە لە ینی باسی لە نیگەرانیەکانی خۆی سەبارەت بە نفوزی تورکیا لەم ناوچەیە کردووە خود ئێرانیەکان پیان وایە کە تورکیا نفوزی هەبێ لەم ناوچەیە. نەخێر ئێرانی شەزانێت کە تورکیا ئێمە بە ئێران و بە تورکیاشمان وتون ئێمە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ ئێران لە حسابی پەیوەندی ئێمە و تورکیانە پەیوەندیەکانی ئێمە و تورکیاش لە حسابی پەیوەندیەکانی ئێمە و ئێران نییە چونکە ئێمە سەربەخۆین لە وەرگرتنی بڕیاری سیاسی خۆمان بەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵکی کوردستان بڕیار لەوە دەین ئاستی دیبلۆماسیمان یا پەیوەندیەکانمان چۆن بێ ئێمە لەگەڵ هەردوو لایەن چ لەگەڵ تورکیا چ لەگەڵ ئێران خوازیاری پەیوەندی ئاسایی دۆستانەین کە خزمەتی بەرژەوەندی ئابووری هاوبەش و بازرگانی هاوبەشی نێوان خەڵکی هەرێمی کوردستان و ئێران و تورکیا بکاتەوە چکە باسم کرد ئێمە بە هیچ شێوەیەک نابینە بەشێک لە ئیمتیدادی سیاسەتی خارجی هیچ کامێک نە لە ئێران نە لە تورکیا. هەڵبژارنەوەی سەرۆک ئۆبامە جارێکی تر ینی پێت وایە کە کاریگەریەکی ئەو توێ بێ لەسەر سیاسەتی ناوچەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستان و عێراق. جارێ ئەماش بابەتێکی بەڕاستی تۆ فراوانیە بۆی وەڵامێکی دروستتر بدرێتەوە ئەوەی کە بڕیاری لە هەڵبژارنەوەی سەرۆک ئۆبامایە وەکو بۆ دووەم جار بۆ سەرۆکایەتی ئەمریکا کەمتر مەسەلەی سیاسەتی دەرەوە بووە بۆیە پێمان وایە کە هەڵبژارنەوەی ئۆباما بۆ دووەم جار بە سەرۆک کۆمار گۆڕانێکی دراماتێکیان گۆڕانێکی جەزریان گۆڕانێکی بنەڕەتی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرامبەر بە عێراق و ناوچەکە ناهێنێتە ئارە. بەڵێ سەبارەت بە بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق جارێکی تر هێنانەوەیان بۆ ناوچەدا بڕێنراوەکان ئەکرێ ئەم بابەتە باس بکرێت لەگەڵ ئەمریکیەکان پێتان وایە ئەمریکیەکان ئەم مقتەرەحە قبول بکەن وەکو زۆر لە ڕاگەیاندنەکان لەم دوایە باسکرا. ئێمە ئەو بابەتەمان باس نەکردەوە باسیشمان ینی بەڕاستی لەسەر مێزی گفتوگۆش نەبووە تا باسیکەین چونکە ئێمە پێمان وایە لە نهایەتی قۆناغەکانە بێت چارەسەرەکە چارەسەرێکی عێراقیانە بێ هێزەکانی ئەمریکا لە ناوچەدا بڕێنراوەکانیش بوون کێشانە لە ناوچەکان ڕوویانە بیرمان نەچێت لە مانگی 2008 هەرێزی ئەمریکەکانیش بوون کە لە ناوچەی خانەقین و ناوچەکانی تری سعدی و جەلەولا هەبن ئەو کاریش مالکی یەکەیەکی تانکەکانی جوپای خۆی جوڵاندە بووە ئەو ناوچانە. بەڵام لەکەمان کاتە ئەکرێ ئەمریکا وڵاتێک کە کەس ناتوانێت کوری نفوزی سیاسی ئەمریکا بکە لە نفوزی ئابووری ئەمریکا بکە ئەکرێ ئەمریکا چوەکو ئەمریکا چوەکو بەشێک لە پێکاتی ئێستای کۆمەڵگای نێودەوڵەتی لە ڕێی ئەنجومەنی ئاسایش و لە ڕێی ئەو تۆڕە فراوانە دیبلۆماسی کە هەیەی لەگە وڵاتانی تری ڕۆژئاوا کاریگەریان لەسەر ڕەوشی ڕووداوەکانی عێراق هەبێ چونکە ئێستا مەسەلەی ناسەقامگیری لە عێراق بابەتێک نیە تەنها پێویست بە عێراقەوە بابەتێک کە ناسەقامگیری لە عێراق ئەبێتە بەشێک لەو مەنزومە ناسەقامگیری کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە چونکە بابەتەکان هەموو پێکەوتێک بەسراون. بەڵێ نزیکی پارتی دیموکراتی کوردستان لەو هێڵەی تورکیا و سعودیە و قەتەر تا چەند کاریگەری لەسەر سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانە بێت لە عێراق. ئێمە بە هیچ شێوەیەک بەشێک نین لەو هێڵەی کە باستان کرد چونکە پارتی دیموکراتی کوردستان دیسانە نابینە بەشێک لە هیچ بلۆک بەندیەکی ئایدۆلۆژی ئێمە تەنها بەشێکین لەو بلۆکی کە پێوترە بلۆکی بەرژەوەندی خەڵکی کوردستان دۆستایەتی هەموو لایەنەکانەکەین بەڵام بە هیچ شێوەیەک نابینە بەشێک لەو کەمپانەی کە لە ناو ناوچەکانە هەیە چونکە هیچ کامێک لەم کەمپانە تا ئێستا سیاسەتێکی ڕوون بەرامبەر بە ئێستا و ئایندەی خەڵکی کوردستان یا بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانمان بە شێوازێک نەبینیوە تا ئێمە خۆمان لەسەر تەرەفێک لە تەرەفەکان یەکلایکەینەوە ئەوەی بڕیار لەسەر ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزێکی سەرەکی لە کوردستان لەگەڵ هاوپەیمانەکانی ترمان بڕیار لەسەرەوە بین کە ئێمە بەشێکە بین لە کام بلۆک بڕیاری استراتیژی ئەو بلۆکانەی بەرامبەر بە ئێستا و ئایندەی خەڵکی کوردستان. کاکە من کورد دەتوانێت لەناو ئەم کێشانە لەناو ئەم هەموو لایەنە سیاسیانی کە هەیە ئەم زل هێزانەی کە لە ناوچەکەن کورد بێ لایەنی خۆی ڕابگرێت. ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە کوڵانێکی زۆر بەردەوامایە ئەگەر سەیری وەزعی میسڕکەی ئەگەر سەیری دۆخی تونسەکەی سەیری دۆخی سووریاکەی سەیری ئەم بەر و پێشتونانەی ئێستا ئەماوەی فەڵەستین و پەیوەندیەکانە لەگەڵ ئیسرائیلەکەی سەیری دۆخی سعودیەکەی سەیری دۆخی ئیمارات سەیری دۆخی ئوردنەکەی سەیری دۆخی لوبنانەکەی ناوچەکە بەگشتی لە کوڵانێکی زۆر گەورایە
بۆیە بۆ خەڵکی کوردستان لە ئێمە گرنگە کە نەبینە بەشێک لەو ناسەقامگیری کە لە ناوچەکە هەیە بتوانین بە شێوازێکی مۆدرن بتوانین بە سیاسەتێکی نەرم بە سیاسەتێکی بێلایەنانەی پۆزتیف نەک بێلایەنانەی نێگەتیڤ بتوانین بەڵانسی هێزەکان لە ناوچەکان ڕاگرین. بەڵام پێشم وایە ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکی و ئەو پێگەیی هەیە لەوەی کە فاکتەرێکی کارتێککراو نەبێ بەوەی کە ببێتە بەشێک لەوەی کە خەڵکانی تربی جوڵانن. ئێستا هەرێمی کوردستان بەم سیاسەتە حەکیمانەی جەنابی سەرۆک و هاوپەیمانەکانی ترمان توانیمانە هاوسەنگیەک لە پەیوەندیەکانی خۆمان بە جۆرێک بپارێزین کە کورد فاکتەرێکی کارتێکەر بێ. ئەبینی ئێستا کورد لە مەسەلەی سووریا فاکتەرێکی کارتێکەرە، لە پرۆسی سیاسی عێراق فاکتەرێکی کارتێکەرە، لە پەیوەندی لەگەڵ تورکیا لە پەیوەندی لەگەڵ ئێران فاکتەرێکی کارتێکەرە نەک فاکتەرێکی کارتێکراوە. کاڵی ڕایەگرێت چۆنی ڕایەگرێت بەوەی کە بۆ نمونە بەری سلەیمانی لە ئێرانەوە نزیک بێ و ئێوە لە تورکیاوە. ئەمە بەری ئێمە دیسان ئەڵێمەوە ئەمە ڕەنگە لە دیمەنێکە خەڵک وا وێنای بکە کە مەسەلەکە وایە بەڵام گەردەیتە سەر ئەرزی واقع مەسەلەکەوان نییە. ئێمە لە سەرحسابی ئێران لە تورکیا نزیک نەبووینەتەوە، لە سەرحسابی تورکیاش لە ئێران نزیک نابینەوە، لەسەر داوای تورکیاش لە ئێران دوور ناکەوینەوە، لەسەر داوای ئێرانیش لە تورکیاش دوور ناکەوینەوە. ئەوەی بڕیار لەسەر ئێمە لەسەر سیاسەتی ئێمە دیسان ئەڵێمەوە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئاسایشینەتەوەی خەڵکی کوردستان و گوتارینەتەوەی خەڵکی کوردستانە بڕیارەیەکە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ هەردوو لایەنەکانە بکەین. ئێمە بۆ نمونە ئەڵێم لەسەر مەلەفی سووریا ئەو هەڵوێستانەی کە هەرێمی کوردستان هەیەی بۆ پشتیوانیکردنی دۆزی ڕەوای خەڵکی کوردستانی سووریا مەسەلەیەکە ڕەنگە تورکیا هاوکۆک نەبێت لەگەڵ ئەو سیاسەتی ئێمە گرتووانەتە بەر، یان ئەو هاوکاری کە ئێمە بۆ کوردەکانی سووریاەکەین بۆی بتوان بەشدارێکی ئەکتیڤتر لە شۆڕشەکانی سووریا بکەن بابەتێک نەبێت کە ئێران پێی خۆش بێ. بەڵام دیسان ئێمە ئەڵێم کوردەکە بۆ هەموو پارتە سیاسیەکانی یەکەنیان بۆ کۆمەڵێک پارتی ئێمە بۆ ئێمە دۆزی کورد لە تورکیا و لە سووریا مهمە. بۆ نمونە ئەوەی استراتیژی ترین شت بەنسبەت ئێمە ئەوەیە هیچ لایەنێکی کوردی شەڕی چەکداری بەرامبەر لایەنەکانی تری کوردی نەکا، کوتارێکی سیاسی یەکگرتوویان هەبێ بۆی بتوان لە چوارچەوەی ئەو گفتوگویانی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریایەکەن یان سبەنێکە هەڵبژاردنێکی دیموکراسیانە بکرێ بتوان ئەم پرۆسەیە سەر بخەن. دوایی خەڵکی سووریا خەڵکی کوردستانی سووریا بڕیار بە پەیەدە لە حکومە بێ هێزەکانی تری کوردستانی سووریا لە حکومەت ئەو بۆ خەڵکی سووریا خەڵکی کوردستانی سووریا بەجێهێمێنێ. هاوکاریەکانی ئێمە بۆ یەکخستنەوەکانیانە، هاوکاریەکانی ئێمە بۆ پێدانی ئیستیشاراتیانە تا بتوان چۆن گفتوگۆ لەسەر مافەکانی خۆیان بکەن. پێتان وانییە کاکێ من نەتانتوانیوە ئەم سوڕەیی کە تۆ باسیەکەی بیگەێنە خەڵک، ینی لە وێنەکەی وا دیارە کە پارتی دیموکراتی کوردستان لە تورکیاوە نزیکە لەبەر ئەوەی کە سیاسەتی تورکیا بەدەڵێتی پارتیش بەو هێڵەیە ڕوا هەر لە مەسەلەی ئەو گەلە کۆمەکەی کە باس کرا بە گەلە کۆمەک باس کرا طبعاً لە ئیعلامی عەرەبیە لە مالکی کرا ئەو خەتە ئەوەی کرد لەگەڵ مالکی کە لە تورکیا و سعودیەوە نزیک. جارە ئەستان ئێمە لە دیسانە گەڕێمەوە سەرەوەی لە بەرامبەر بە سیاسەتی تورکیا ئەوە ئێمە نین هەڵوێست و سیاسەتەکانی خۆمانمان گۆڕی بێ. ئێمە هەمان هەڵوێست و سیاسەتمان هەیە کە لە 20 ساڵی ڕابردووە بەرامبەر بە تورکیا هەمان بووە. ئێمە بۆ ئێمە دوو مەسەلە زۆر مهمن، پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیا، دووش سیاسەتی تورکیا بەرامبەر بە کوردەکانی تورکیا. ئێمە پێمان وایە تورکیا هەڵوێستی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان گۆڕیوە لە هەرێمێکەوە کە ئەوان بە سەرچاوی ناسەقامگیریان نەزانی بە هەرێمێک ئەستە ناویشیان نەبەر ئێستا هاتوونەتە سەر ئەوەی قونسولیتیا بکەنەوە سەرۆگۆزیرانەکەی بێتە ئەم هەولێرەی من و تۆ لێرە باس لەو بکە کە سەردەمی ئینکارکردنی کورد بەسەر چووە هاتە سەر ئەوەی کە ئەوان ئاعتراف بەوە بکەن ئیستیقبالی ڕسمی چەندین جار وەکو سەرۆکی هەرێم لە جەنابی سەرۆک بارزانی بکەن، پەیوەندی ئابووری گرنگی لەگەڵا ببەستن. لەگەڵ ئەوەشە ئەمە بەبێ ئەوەی هیچ بەرژەوەندیەکی هەبێت. من دیسان ئەڵێمەوە تورکیا لەسەر هەموو سیاسەتێکی دەرەوە سەرۆخان لەسەر دوو ئەساسە، بەرژەوەندی هاوبەش بەهای هاوبەشە. تۆ ناتوانانی بە پەیوەندێکی دیبلۆماسی دروستکە بەس تەنها لەسەر ئەساسی بەهای هاوبەش بێ یان تەنها لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەش بێ. هەردووکیان فاکتەری کارتێکەرن لە دروستکردنی ئەو پەیوەندیانێک کە هەن. تورکیا لەوە تێگەشت کە هەرێمی کوردستانی عێراق چ بۆ بەها هاوبەشەکان چ بۆ بەرژەوەندی هاوبەشەکان ئەتوانێت کاریگەری گەورەی هەبێ بۆیە ناتوانێت پێگەی هەرێمی کوردستان نادیدە بگرێ. بەڵێ ئەگەر بەس لەوە بکەین پارتی دیموکراتی کوردستان لەکوێی حیزبەکانی جیانیە بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان لە ئیشتراکی دەولیە پارتی دیموکراتی کوردستان لەکوێ؟ ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان سیاسەتی ئێمە لە سیاسەتی دەرەوە پەیوەندیمان لەگەڵ ئەحزابی دەرەوە کۆمەڵێک بنەما هەیە ئیشان لەسەرەکەین. دیبلۆماسیەتی ئێمە لەسەر بنەمایەکە کە بە ئینگلیزی پێڵە مەڵتی دایمنشنال ینی دیبلۆماسیەتی فرەڕەهەند. ئێمە ئەو دۆزەی کە هەمانە بڕیار لەسەرەوەیە پەیوەندیمان لەگەڵ کێ هەبێ. ئێمە پێمان وایە تا ئێستا قۆناغی ئێستای خەڵکی کوردستان بە قۆناغی ڕزگاری نیشتیمانیەت هەیە پەڕێ دۆزی ئێمە دۆزی کینەتەوەی ڕەوایە دۆزی دیموکراسیەتە بۆیە ئەم دۆزەش پێویستی بە دۆستەیە لە هەموو لایەنەکانی تر بۆیە پارتی دیموکراتی کوردستان نابێتە بەشێک لەو کامپە ئایدۆلۆژیانەی کە هەیە. ڕاستە سوسیال ئینتەرناسیۆنال هەیە بەڵام لە بەرامبەر سوسیال ئینتەرناسیۆنال ئەحزابی تری دیموکراسیژن ئەحزابی لیبرالیشن.
ئێمە لەگەڵ هەر سێلایەنەکان چ لەگەڵ سوسیال ئینتەرناسیۆنال بوونم لە کۆنگرەی ئەخیران لە باشووری ئەفریقا نوێنەری ئێمە بەڕسمی بەشدار بووتیایە لە کۆبنەوەی لیبرال ئینتەرناسیۆنال کە لە ساحل العاجکراون بۆ خۆم لەوێ بەشدار بووم لە کۆنگرەی پارتە دیموکراتەکان سنتەریستەکان کە لە ڕۆما کراوە جەنابی سەرۆک بەرزانی بەشدار بووە لەگەڵ حیزبی کۆمۆنیستی چین ئێمە پەیوەندێکی بەهێزمان هەیە لەگەڵ ئاک پارتی لە تورکیا پەیوەندێکی بەهێزمان هەیە کاریگەری ئەم پەیوەندیانە لەسەر سیاسەتی پارتی و سیاسەتی هەرێمی کوردستان ئێمە توانیمانە ئەم کەناڵە حیزبیانی خۆمان پەیوەندی نێوان پارتی دیموکراتیستان لەگەڵ ئەو حیزبە سیاسیانی کە بەشێکن لەو گروپانەی کە هەن لە ڕێی ئەم پەیوەندی حیزبیانەوە هەم ئیمێجی خەڵکی کوردستان باشتر بخەینە ڕوو هەم بەرژەوەندی و سەقامگیری خەڵکی کوردستان باشتر بخەینە ڕوو هەم دۆزی ڕاوای خەڵکی کوردستان باشتر بۆیان شی بکرێتەوە هەم باری سەرنجی ئەوان بۆ پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان باشتر شی بکرێتەوە توانیمانە ئێمە دۆست بۆ خەڵکی کوردستان زیاتر بکەین و هاتنی ئەو هەموو شاندانەش ڕەنگە دلیلی گەورەی ئەم سەرکەوتنانە بن. ئەگەر بگەڕێمەوە سەر مالکی و دوا پرسیارم ئەوە بێت ئایا لە سەردانەکەی دوجاری بەڕێزنی شیروان بەرزانی بۆ ئێران توانیوێتی ئێرانیەکان ئەخنع بکا بەوەی کە دەستبەرداری مالکی بن. دیسانە گەڕێمەوە سەرەوە بابەتە ئێران وڵاتێکی گرنگی ناوچەکەی و کاریگەری و پێگەیەکی دیاری لەسەر پرۆسی سیاسی عێراق و سووریا و زۆر شوێنی تریشەیە بۆی ئاساییە لەگەڵ ئێرانیش گفتوگۆ لەسەر دۆخی سیاسی عێراق بکرێ بەڵام لە نهایەتە ئەو چارەسەری کە ئەکرێن پێم وایە بێت لەناو عێراقا بکرێ. کەواتە بەبێت تەدەخولی ئێران ئەتانەوێ مالکی لە مەسەلە تەدەخولی ئەمە پێمان وایە هەموو لایەنەکان ئەتوانن هاوکار بن بەڵام پێمان وایە ئەو چارەسەرای کە بتوانرێ چارەسەرێکی درێژخان بێ لە چوارچێوەی عێراقا بێ. پێتان وایە ئەکرێت ئێران دەستبەرداری مالکی بێ بەڵام حتمما دەستبەرداری شیعە نابێت. من ناتوانم لە جیاتی ئێران بڕیار بم بەڕاستی. زۆر سوپاسەکەم و سوپاسی ئامادەبوونەکەم لە سوودەکانمان لە هەولێر. ئازیزان تا بەرنامەیەکی تر و چاوپێکەوتنێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ.